کۆنفرانسی ئازادی ڕادەربرین یاخود داهاتوی ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستان بەڕێوەچوو لەم کۆنفرانسەدا تشک خراە سەر ئازادی ڕادەربرین وەلا داهاتوودا ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستان چۆن هەنگاو دێنێت تایبەت بەم کۆنفرانسە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە تارازیز بەڕێوەبەری کۆنفرانسی داهاتوی ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستانەوە میانە خات و تارا سپاس بۆ ئامادەبوونێت دەمەوێت لە دروشمی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین باز لە داهاتووی ئازادی ڕادەربرین کراوە لە هەرێمی کوردستان هۆکار چیە کە یەکسەر باز لە داهاتووی ئازادی ڕادەربرین کرا باس لە ئێستەی ئازادی ڕادەربرین نەکرا. بەڵێ سلااوتان لەبێت بەیانیتان باش بەیانی بەڕێزان و بینەران و بیسەرانی کەناڵی کورسات باش زۆر سپاس بۆم دەرفەتا طبعاً من بەڕێوبەری پرۆژەم لە ڕێکخراوی CDO کە ئەم کۆنفرانسی کۆتایی پرۆژەکەمان بوو کە ماوەی ساڵێکە کاری لەسەرەکەین بە ئامانجی فراوانکردنی مەودای ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە دیارە کۆنفرانسی دوێنێش بەشێک بوو بەشی کۆتایی ئەم پرۆژەیە بوو کە ماوەی ساڵێکە کاری لەسەرەکەین کۆنفرانسەکەمان بە ئامانجیەوە کرد کە بتوانین ببێتە دەرفەتێک هەم تایدا ئێمە بەدەر لەوەی کە دەستکەوتەکانی پرۆژەکەمان لە ماوەی ساڵێک بخەینە ڕوو کە ئێمە توانیومانە چەند ڕۆژنامە نووس ئەپدەیت بکەینەوە لەو یاسایانەی کە هەن لەبارەی ئازادی ڕادەربڕین و چۆن بتوانین مەودایەکی نزیکتر دروست بکەین لە بینی دام و دەستگا حکوومەکان و دەستگا ڕاگەیاندنەکانە لە هەمان کاتی شەویستمان بێتە سەکۆیەک بۆ ڕۆژنامە نووسان و بۆ ڕاگەیاندکاران و ئەکادیمی و کەسانی حکومی تا بتوان تاوتوی داهاتوی ئازادی ڕادەربڕینکردن لە هەرێمی کوردستان طبعاً وەک هەمومان ئەزانین بابەتی ئازادی ڕادەربڕین ئێستا بابەتێکی گەرمە لە سەر ئاستی جیهان بە تایبەت کە بینە سەر عێراق و سەر هەرێمی کوردستانیش دوجار ئەمەیەکێکە لەو بابەتانەی کە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراو لە ئێستاە چالاکوانانیش کاری لەسەرەکەن ئامانج لەوە شەوەیە کە بتوانین کۆمەڵگایەکی دیموکراسی خواست دروستکەین و مەودایەکی فراوانتر هەبێت بۆ ڕۆژنامە نووسان و دوجار هاوڵاتیانش کە بتوانن گزارش لە ڕایەکانیان بکەن. بەڵێ خات و تارا لە ئێستادا با بڵێن ئەو تەوەر و بڕگە و بابەتانەی کە بۆ چەند میوانێک لە کۆنفرانسەکەدا دیاری کرابوو ناوڕۆکی ئەو تەوەر و گفتوگویانە خۆی لە چیدا دەبینیەوە؟ بەڵێ طبعاً ئێمە بڕگەی سەرەکی کۆنفرانسەکەمان ئەوە بوو کە بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی پەرلەمان و بەڕێز پارێزگاری سلێمانی و کۆمەڵێک کەسایەتی و لایەنی جیاواز لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و دوجار لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئامادەبوون بڕگەی سەرەکی کۆنفرانسەکەمان سازدانی پانێڵێک بوو کە تایە 6 کەسایەتی حکومی ئەکادیمی و ڕۆژنامە نووس تایە ئامادە بوون بۆی گفتوگوی ئەوە بکەن کە چی بکرێت و ئەو گرفتە و ئاڵنگاریانە چین کە ڕوبەڕووی ئازادی ڕۆژنامەگەری بەگشتی ئەبێتەوە و ئایا لە ئێستاە دۆخی ڕۆژنامە نووسان چۆنا و ئایا ڕۆژنامە نووسان چی بکەن یاخود لایەنی حکومی چی بکات تا بتوانن داهاتوویەکی سەقامگیرتر بۆ ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان دەرکەن طبعاً ئەم پانێڵا بە شێوەیەکی گشتی ماوەی سەعاتێک گفتوگۆ بوو دواتریش گفتوگۆیەکی کراوەی بەشدار بووان بوو کە زیاتر لە 170 بەشدار بوو ئامادە بووتیایە هەرێکیان لە بەڕێزانی کەسانی ئەکادیمی ڕاگەیاندکاران دەستگاکانی ڕاگەیاندن بەگشتی ئامادە بوون بۆی کە باسی ئەو گرفتانە بکەن و ڕاستەوخۆ تاوتۆی بکەن لەگەڵ هەم کەسانی حکومیە هەم لەگەڵ کەسانی ئەکادیمیە تا بە باشترین چارەسەر بچنە دەرەوە کە ئایا ئێمە بتوانین چی بکەین هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەموو حکوومەت هەموو ڕۆژنامە نووسان چی بکرێت تا بتوانرێت داهاتوی ڕۆژنامە نووسان ئارامتر بێت و هاوڵاتیان بتوان بە باشی گزارش لە ڕایەکانیان کەن و هاوکات بتوانین ئازادی ڕادەبڕین لە چوارچێوەی ئەو یاسایانە بێت و ئێمە ئەسڵان پێویستمان بە یاسای تر هەیە و ئەمە کۆمەڵێک بابەتی تر کە تەوەری گفتوگۆی کۆنفرانسەکە بوو بە خۆشحاڵیەوە بۆ هۆی کە بۆ سەکۆیەک کە گفتوگویەکی گەرم لە نێوان بەشداربووان و لە نێوان پانەڵستەکانە دروست بێت. بەڵێ خات و تارا دیارترینەوە گرفتانەی کە لە کۆنفرانسەکەدا تایبەت بە ئازادی ڕادەربڕین پەنجیان خراە سەر و تیشکیان خراە سەر کام گرفتانە بوون؟ بەڵێ بەگشتی ئەو گرفتانەی کە ئێمە لە ڕووی یاساییەوە هەمانە ئەمەش هەرتەوەری سەرەکی پرۆژەکەمان بوو کەمی ساڵێکە کاری لەسەرەکەین کێشەی یاسایی بەڕاستی یەکێکە لەو کێشانی کە ڕۆژنامە نووسان بەگشتی ڕوبەڕووی ئەبنەوە بەدل لەوەی کە یاساکانمان ڕەنگە زۆر هاوکار نەبێت لەوەی کە ڕۆژنامە نووسان بتوانن بەباشی کارەکانی خۆیان بکەن لە هەمان کاتیشا ڕەنگە هاوکات ڕۆژنامە نووسانیش زانیاری تەواویان لا نەبێت لەبارەی ئەو یاسایانەوە هەرمەش بوو کەوای کرد ئێمە ماوەی ساڵێکە هۆشیاری بڵاو ئەەکەینەوە بەسەر ڕۆژنامە نووسانە و مێزگر ڕێخەخی
نێوانی لایەنە حکوومەکان و لە نێوان ڕۆژنامە نووسانە بە ئامانجی ئەوەی کە بتوانین تێگەیشتنێکی هاوبەش زمینەیەکی هاوبەش لە نێوان ئەم دوو لایەنە دروستکەین. ئەمەش یەک بوو لەو گرفتانەی کە دوێنێ دەستی خرایە سەر کە ئێمە بۆچی لە ڕووی یاساییەوە کێشەمان هەیە، بۆچی کاتێک ڕۆژنامە نووس ئەچێتە دادگا ڕوبەڕووی هەنێک گرفتە بێتەوە، ئایا چی بکرێت، ئایا ئێمە ئەساساً پێویستمان بە یاساییتر هەیە وەگەر پێویستمانە چۆن داڕێژرێتەوە. ئەمە یەکێک بوو لەو بابەتانی کە بە شێوەیەکی سەرەکی تیش خرایە سەری و لە هەمان کاتیشا بابەتی میدیای ئەلکترۆنی و سۆشیال میدیا کە لە ئێستاە گەرمترین شێوازی بەکارهێنانی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانیە جیاواز لە ساڵانی ڕابردوو کە ڕۆژنامەی وەرەقی و کاغەز بوو. بۆیە توانم بڵێم کە ئەمە سەرەکی ترین بابەتەکان بوو کە باسکرا. بەڵێ خات و تارا دەمەوێت باس لەوە بکەم دیارە لەم کۆنفرانسەدا چەندین کێشە و گیر و گرفت باسی لەسەر کراوە کە پەیوەندی بە ئازادی ڕادەربڕینەوە هەیە. لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە چۆن هەوڵدراوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە یاخۆت ئەگەر هەنێک ڕەنگە پلانی دوورمەودای هەبێ هەنێکیش ڕەنگە پێویستی بە پلانی دوورمەودا نەبێت و هەوڵ بۆ چارەسەرکردنی بدرێت. چۆن ئەم کۆنفرانسە دەرفەتێک بۆ چارەسەرکردنی ئەو کێشانی کە لە ئازادی ڕادەربڕین بۆنیان هەیە؟ بەڵێ طبعاً ئێمە بە درێژایی پرۆژەکە پاش ئەنجامدانی زنجیرەیەک چالاکی و دوجار دوێنێش لە ماوەی کۆنفرانسەکەیە ئێمە ژمارەیەک ڕاستپاردەمان گەڵاڵە کردووە لای خۆمان کە ئەمە سەرجەمی داواکاری ئەو کەسانە بوون کە ئامادەی چالاکیەکانی ئێمە بوون و ئەو داواکاریانە بوون کە ڕای زۆرینەی لەسەر بوو. ئێمە قرارە دوایام کۆنفرانسە ئەو داواکاریانە بە شێوەی ڕاستپاردە دابڕێشێنەوە کە دوێنێ بەشێکی خوێندرایەوە لە کۆنفرانسەکەیە و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی وەکو سەرۆکایەتی پەرلەمان، وەزارەتی ناوخۆ، ئەنجومەنی دادوەری، وەزارەتی داد بکرێ بە ئامانجی ئەوەی کە ئەم داواکاریانە بگەنە لایەنی پەیوەندیدار و ئێمەش وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی جەخت لە کار لەسەرکردنیان بکەین و لە هەمان کاتیشا ئێمە بەدەل لەم ڕاستپاردانش کۆنفرانسەکە خۆی لە خۆیان دەرفەتێک بوو کە ئێمە بتوانین مەودایەکی نزیکتر دروست بێت چ لە نێوان ئەندامانی پەرلەمان، لایەنە حکوومەکان، دام و دەستگا فەرمیەکان، وتەبێژی دام و دەستگاکان کە ئامادە بوون کە دوجار وتەبێژەکان خۆشیان بەشێک بوون لە پرۆژەکە و لەگەڵ ڕۆژنامە نووسانیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ گفتوگۆ لەسەر ئەو ئاڵنگاریانە بکەن و هەردوو لا بێکەوە بگەنە چارەسەر. چکەمە قەناعەتی تەواومان بەوە هەیە ئەگەر ئێمە لەم پرۆژە و چالاکیانەیە دەست لە ناو دەست هاوڵاتی و حکوومەت کار نەکەن ناگەینە چارەسەری درێژخایەن و دروست. بۆیە زۆر گرینگە کە ئێمە ئەم تێگەیشتنە هاوبەشە دروستکەین و بتوانین ئەو هەلە بڕەخسێنین کە تایە هەم هاوڵاتیان و هەم لایەنە حکوومیەکان بتوانن باس لە گرفتەکانیان کەن، دەست بخەنە سەر کێشەکان و پێکەوە بە دوای چارەسەری دروست بگەڕن. بەڵێ خات و تارا ئامادەبوونی لایەنی پەیوەندیدار لە کۆنفرانسەکەدا درێژەی دەبێت لەگەڵ ئەم پرۆژێدا بۆ چارەسەرکردنی تەواوی ئەو کێشە و گیر و گرفتانە یاخود تەنها لایەنی پەیوەندیدار لە کۆنفرانسەکە ئامادە بوون لە دوای کۆنفرانسەکەش پەیوەندی دەبێتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانە؟ طبعا ئێمە بردەوامە بین لە کۆنتاکت لەگەڵ ئەو بەڕێزانەی کە ئامادە بوون و بە تایبەت ئەو لایەنانی کە ئەمانەوەی ڕاستپاردە و داواکارەکانیان پێ بگەێنین چکە دوجار ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین ئەو دەرەنجامانەی لەم پرۆژێ لی هاتوینەتە دەرەوە بگاتە لایەنی پەیوەندیدار و بتوانین بە چارەسەرێک بینە دەرەوە. هەرچەنە ئەگەر بتوانین هەنگاوێکیش بنین لەو هەزاران هەنگاوی کە لە پێشمانە هەر گرینگە بەلامانەوە پێشمان وایە کە ئەتوانین بەشێک بین لەو جەختانەی کە بۆ بەرفراوانکردنی ئازادی ڕادەربڕین ئەنجامی بدەین و دوجار ئێمەش لە ماوەی ڕابردووە خولێکمان ڕێخستە بوو کە تایە وتەبێژی فەرمانگە حکوومیەکان ئامادە بوون لەسەر مافی بەدەستهێنانی زانیاری بەدەمەوە هاتنێکی باشی هەبوو. توانین بڵین لە ماوەی پرۆژە و لە ماوەی کۆنفرانسیش چ لەلایەن ڕۆژنامە نووسان بێت چ لەلایەن کەسانی حکومی بەدەمەوە هاتنێکی باش بۆ بابەتەکە هەبووە کە ئەمەش نیشانی ئەوەیە کە هاوڵاتیان بەگشتی و لایەنە حکوومیەکانیش و ئەو بەڕێزانی کە ئامادە بوون تا چەند بەپەرۆشن لەوەی کە هەلێکی باشتر بڕخسێت بۆ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ خات و تارا عزیز بەڕێزیانک و بەڕێوەبەری پرۆژە لە ڕێکخراوی سیدیۆ لە بەرنامی بەیانی کوردستان نیوز بەشدار بوون. دووبارە سپاس.